دادگایەکەی قازی محەممەد لەگەڵ ڕووخانی کۆماری مەهاباددا قازی و هاوڕێکانی خرانە بەندینخانەوە. ڕووداوی دادگاییکردنی قازی بوو بە یەکێک لە ڕووداوە گرنگەکانی دادگانوێیەکانی ئێران. دادگای سەرەتایی بە سەرۆکایەتی سەرهەنگ پارستەبار و بە بەشداری سەرهەنگ فیوزی بەڕێوەچوو. کۆمەڵێک تاوان درابوونە پاڵ قازی محەممەد، لەوانە دامەزراندنی کۆماری مەهاباد و هەڵکردنی ئاڵای کوردستان، لەبەرکردنی بەرگی ژەنەراڵی، گۆڕینی ئاڵای ئێران و سڕینەوەی شێر و خۆرەکەی ناو ئاڵاکە، کوشتنی ئەفسەر و سەربازانی سوپا، کۆبوونەوە لەگەڵ بێگانە، سەردانکردنی باکۆ، بەڵێن پێدانی نەوت بە وڵاتانی دیکە. بەڵگەکانی دادگاش تەنیا بریتی بوون لە هەندێک هەواڵ و راپۆرتی ناو ڕۆژنامەکان. قازی محەممەد هەر لە سەرەتاوە شەرعیەتی دادگای خستە بووە ژێرپرسیارەوە و وتبووی دادگاییەکی سەربازی بۆی نییە ئەوان دادگایی بکات. بەڵام هیچ گرنگیەک بەڕەخنەکانی قازی محەممەد نەدرا، چونکە بەپێی هەندێک سەرچاوە بڕیاری پێشوەختە هەبوو بۆ سەپاندنی سزای سێدارە بەسەر قازی و هاوڕێکانیدا. تەنانەت ڕێگەیان نەدا قازی محەممەد و هاوڕێکانی پارێزەریان هەبێت. بەڵام بەپێی جێڕانەوەکان قازی محەممەد بەبێ ئەوەی هیچ پەڕە و پەڕاوێکی لەبەردەستدا بێت بۆ ماوەی 4 کاتژمێر بەرگری لە خۆی کردووە. لەناو ئەو قسانەدا کردوویەتی بەردەوام جەختی لەوە کردووەتەوە کە ئێمە خاوەن قەزیین و وڵاتمان داگیر کراوە. تاوانبار وڵاتی داگیرکەرە نەک ئێمە. هەروەها جەختی لەوە کردووەتەوە ئەگەر سزایەکە بێت با بۆ ئەو بێت نەک بۆ گەلەکەی. وڵاتی ئێران تەواوی ئەرشیفی دادگایەکەی شاردەوە، بەڵام لە ڕێی ئەفسەرێکەوە کە لە دادگایەکەدا ئامادە بوو بە ناوی سەروان شەریفی زانیاریەکان بڵاو کرانەوە کە ڕۆژێک ئەم ئەفسەرە دەچێتە ماڵی قازیەکان و بە دڵتەنگیەوە باسی قازی دەکە و دەڵێت بەڕاستی حەیف بۆ ئەم پیاوە، حەیف بۆ ئەم کەسایەتیە گەورەیە. دوێنێ لە دادگا بەبێ هیچ نووسراوەیەک 4 کاتژمێری ڕەبەق بەرگری لە خۆی کرد و ئەندامانی دادگایی تووشی سەرسوڕمان کرد. ئەم زیاتر لە ئەندامانی دادگا شارەزای یاساکانی ئێران بوو، سەبارەت بە دۆخی سیاسی ناوخۆ و دەرەوەی ئێرانیش لە هەمووان شارەزاتر بوو. لە ڕاستیدا قازی محەممەد دادگاکەی دادگایی کرد، نەک دادگاکە قازی دادگایی بکات. پاش ڕۆژێک لە دادگاییەکە ئەفسەرێک دەچێتە ژوورەوە بۆ لای قازی و هاوڕێکانی، دەیان دەڵێت خۆتان ئامادە بکەن، دەچینە تاران. قازی و هاوڕێکانی باوەش بە یەکدا دەکەن وەک ئاماژەی سەرکەوتن، دواتر سواری ئۆتۆمبیلێک دەبن، بەڵام لە بری ڕێگەی تاران بەرەو مەیدانی چوارچرا دەچن. پاشان قازی تێدەگات درۆیان لەگەڵ کردووە، هەر لەوێ حکومەکەیان خوێندەوە و قازیش وەسیەتنامە بەناوبانگەکەی لەو ساتەدا نووسی و پاش دوعا و نوێژێکی زۆر شەوی 31 مارسی ساڵی 1940 کاتژمێر 3 شەو لە سێدارە درا. لە پاش خۆشی هاوڕێکانیشی هەمان سەر ئەنجامیان هەبوو. بۆ سبەینێش خەڵکی شار تەرمەکانی ئەوانیان بە پەتی سێدارەوە بینی.